لە کاتێکدا هاوڵاتیان چاوەڕوانی دابەزاندنی نرخی بنزین بوون بەتایبەت لە دوای بڕیارەکانی حکومەت بۆ کەمکردنەوەی نرخی بنزین بۆ 650 دینار بۆ هەر لیترێک، بەڵام نەکرد نرخەکەی دانەبەزی، بەڵکو 25 دیناری دیکەش بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی. سەرۆکی لیژنەی پیشەسازی وزار لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت حکومەت ڕازگۆ نییە لەگەڵ هاوڵاتیان و بەردەوامە لە گرانکردنی نرخی بنزین و زیاتر لەوەش بەرز دەبێتەوە. هەتاکو پۆڕەخکاری کۆمپانیەکان تەواو نەکرێ و هەتاکو باج و گومرگی سەر بەنزینی هاوردە لا نەبرێ و کۆمپانیا ناپێویست و مشەخۆرەکانی دەواازەکان لا نەبرێن و هەروەها ڕێنماییدا نەنرێ بۆ دیاریکردنی قازانجی وێزگە و بازرگانەکانی سوتەمەنی و ئەو هۆکاران و باجی گومرگی ڕوسومات هەڵ نەگیرێ بە دڵنیایە بەنزین وردە وردە بەرەو سەری شۆڕە نەکو دابەزێ. ئەوەی کە کراوە تەنها لە ناو پارێزگای هەولێرە بە یعنی کار ئاسانی بۆ کۆمپانیایەکی نزیک لە حزبی باڵا دەست لەو ناوچەیە تەنها 26 وێزگە بە نرخێک نرخی 660 دینارە بۆ هەر لیترێک دانراوە و ئەمە بەڕاستی هەم من بۆ خۆم ئەگەر هەر 1 لیتریش دابەزێنرێ شتێکی باشە، بەڵام لەسەر ئاسی حکومەت جیاوازیکردن لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر ئەمە بەداخۆ بە شتێکی باشی نابینین. لە ماوەی 5 مانگی ڕابردوودا هەر لیترێک بنزین نزیکەی 300 دیناری چۆتە سەر، دەوترێت بەشێک لە هۆکارەکەی بۆ قۆڕەخکاری کۆمپانیەکانی هێنانی بنزین دەگەڕێتەوە، بەشێکیشی بەهۆی باشخستنەسەری زۆرەوەیە لەسەر هێنانی بنزین. پێیام لەسەر جارێکی دیکە گرانبوونی نرخی بنزین پەیوەندی بە وتەبێژی بنزینخانەکانی سلێمانیەوە کرد، بەڵام ئامادە نەبوو لەو بارەیەوە قسە بکات. لە پاڵ چەندان قەیرانی سیاسی و ئابووری دیکەدا گرانبوونی بنزین لەلایەن حکومەتەوە بارگرانیەکی زۆری خستۆتە سەرشانی هاوڵاتی. بۆ دابەزاندنی نرخی بنزین پەرلەمانتاران چەندین جار پێشنیازی پاڵاوگە ناخۆیەکانیان کردووە بۆ پاڵاوتنی بنزین، بەڵام حکومەت بەوەش رازی نییە و ئامادە نییە پشتگیری بنزینی حکومی بکات. دوو پاڵاوگەکەی هەرێمیش تەنها بنزین بۆ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەپاڵێون و حکومەتی عێراقیش بە نرخی 450 دینار بەسەر هاوڵاتیانە دابەشی دەکات و هەرێمیش تەنها بنزینی بازرگانی هەیە و تا دێت نرخەکەشی بەرز دەبێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.